ڕێکخراوە نێونەتەوەییەکان باز لە پێشێلکاریەکانی هێزە ئاسایشیەکانی عێراق دەکەن. دواترین پەرسەندنەکانی شەڕی ئازادکردنی ڕەققە لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. عەرەبەکانی دانیشتووی هەرێمی کوردستانی عێراقن دژی ڕفراندۆم و سەربەخۆیی هەرێمن. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە دەنگی ئەمریکایە ڕۆژین سێشەم وینی ژە واشنگتن بسڵاو و ڕێزین گەرم سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ وەکە میوانی تایبەت لێ پاریسیە ji بۆ بیرەوەریە باستێلدەی ڕۆژە نیشتیمانیا فەرەنسا. سەرۆک ترامپ و هەڤبەرێ خۆی یێ فەرەنسی بەرێخوادان مەشە سەربازین ئەمریکی و فەرەنسی لە دەمێ دوو بیرەوەریان. ساڵیا بەشداریە ئەمریکا دشەڕیەکەمیە جیهاندا و هەروەسا شۆڕەشە فەرەنسی بشکاندنە زیندانە باستیل سەردانە. سەرۆک ترامپ ji بۆ پاریسێ لە دەمێکیەک وی جوداهیەک مەزن هەیە دەگەل ئەوروپیان و سەرۆکی فەرەنسی ژی سەبارەت گوهارینە ژینگەهێ و بازرگانیە. سەرۆک ترامپ سۆزە گوهارتنە هەڵوێستی خۆ نەدا پشتی بووی سەرۆک وی بڕیارە بەکێشانە ئەمریکا ji پەیمانە پاریسی یا پاراستنە ژینگەهێدا. لەگەڵ ڕاگەیاندنی سەرکەوتنەکان لە شاری مووسڵ بەسەر تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا گلەوگازەندە لە هێزە ئاسایشی عێراقیەکان دەستی پێکردووە. ڕێکخراوی نێونەتەوەیی چاودێریکردنی مافەکانی مرۆڤ ڕاگەیاندنێکی لەو بارەیەوە دەرکردووە. ڕێکخراوە نێونەتەوەییەکان داوای ڕێگەگرتن لە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ دەکەن و هەروەهاش گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بەرامبەر ئەوانەی پێشێلکاری دەکەن. ئەو دیمەنە ڤیدیۆیانەی بڵاو بوونەتەوە وەک دەگوترێت پێشێلکاریەکانی هێزە ئاسایشیەکانی عێراقن و مشتومڕێکی زۆریشی بە دوای خۆی داهێناوە. لەم دیمەنانەدا سەربازە عێراقیەکان بە جلوبەرجی فەرمیەوە ئەو کەسانە ئەشکەنجە دەدەن و دەیان کوژن وەک دەڵێن گومانبارانی داعشن. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە کاربەدەستانی حکوومەت و لەشکری عێراقیش هیچ ڕاگەیاندنێکیان لەسەر ئەم دیمەنانە نەداوە. ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دەڵێت لە هەموو بارەکاندا خەڵکی سیڤیل زیان لێکەوتووی یەکەمن. ئامنستی ئینتەرناشنۆل زانوویەتی داعش و هێزە ئاسایشیەکان هۆکارێکی زیانی گەورەی خەڵکی سیڤیل بوو لە ڕۆژاوای مووسڵ. داعش بە بەرنامە هەزاران کەسی سیڤیل دەغزانە ناو شەڕەکانەوە و بردومانەکانی هێزەکانی عێراق و هەوپەیمانانیش بوونە تەمایەی کوژران و برینداربوونی هەزاران کەس. ڕێکخراوی نێونەتەوەیی چاودێری مافەکانی مرۆڤیش دەڵێت ئەم دیمەنە تۆقێنەرانە و بێدەنگی بەغدا تەنها هەستی پەناپارێزی لای هێزە عێراقیەکان زیاتر دەکات و هەندەریشە بۆ پێشێلکاری زیاتر. بەڵام هاوپەیمانێتی دژە داعش ڕایەکی تری هەیە. پێم وایە داوا لە هەمووان دەکەم بەو شێوەیە لە دۆسەکە بڕوانن کە بەرپرسیارەتی زیانە گیانیەکان لە ئەستۆی کێیە. لە ئەستۆی داعشە داعش تەواوی شارێکی 1 ملیۆن کەسی بۆ نێزیکەی 3 ساڵ لە بارێکی درندانەدا بەبارمتە گرتبوو. لە پاش دەستپێکردنی شەڕەکان بۆ ئازادکردنی مووسڵ و ڕاگەیاندنی سەرکەوتن بەسەر داعشدا هەروە دێ و ڕەوشی شارەکە بەرەو باشتر دەڕوات وەک نێردراوی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆبوونەوە سێ ڕۆژەکەی هاوپەیمانێتی دژە داعش لە واشنگتن باسی کرد. ئێستا ئەنجامەکان لە ڕۆژهەڵاتی مووسڵ دەبینرێن. هەرچەند مانگێک پاش شەڕەکان زیاتر لە 220,000 کەس گەڕاونەتەوە زیێدی خۆیان. 350,000 کوڕ و کەس کە نزیەکەی 6 مانگ لەمەوبەر لەژێر فەرمانڕەوایەتی داعشدا دەژیان ئێستا چوونەتەوە بەرخوێندن. سەرکردە لەشکریەکانی هاوپەیمانان دەڵێن ئازادکردنی شاری مووسڵ سەنگی سەرنجەکان لەسەر داعش و هاوشێوەکانی داعش کەم ناکاتەوە و جەختیش دەکاتەوە لە بەردەوامی پشتیوانیەکان بۆ لەشکری عێراق. ئاماج لە هێزەکانمان لە عێراق و بوونی تۆپخانەی فەڕەنساش لەم وڵاتە بۆ یارمەتیدانی لەشکری عێراق لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێونەتەوەییدا و دابینکردنی پشتیوانیە بۆ لە ناوبردنی داعش و سەرکەوتنی یەکجارەکی لەم شەڕە دژی تیرۆریزمدا. بەڵام پێناچێت عێراق تەنها پشتیوانی لەشکری پێویست بێت. وەک شارەزا دەڵێن لە قۆناغی پاش داعشدا عێراق پێویستی بە پشتیوانی زیاتری هاوپەیمانێتی دژە داعش دەبێت. العراق أيضا يفكر في جانب آخر في ئێستا عێراق کەوتوتە تاوتوێکردنی هاوکاری تر لەگەڵ هاوپەیمانی نێونەتەوەییدا. ئەمە بێ لە هاوکاریە لەشکریەکان بۆ نمونە وەک هاوکاری مرۆیانە. عێراق چاوەڕوانی هاوکاری زیاتری مرۆیە بۆ ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی داعش داگیری کردبوون.
هێزە سەربازیەکانی عێراق دەستیان کردووە بە هەڵگرتنەوەی ئەو داروپەرگوێی پاشماوەی شەڕەکانن لە مووسڵ، بەڵام پلانەکان بۆ دواتر چین هێشتا دیار نین، وە لێ پێدەچێت هەوڵەبەراییەکان بە کەرخەی جێگیرکردنی باری ئاسایشیدا بن، ئەگەرچی هێشتاش لێرە و لەوێی مووسڵدا شەڕ بەردەوامی هەیە. زۆرێک لەو خەڵکە عەرەبەی بەهۆی شەڕی دژی داعشەوە ئاوارەی هەرێمی کوردستانی عێراق بوون لەگەڵ ڕیفراندۆم و سربەخۆیی هەرێمی کوردستاندا نین. وەک لەم راپۆرتەی پامنێری دەنگی ئەمریکادا باس دەکرێت زۆر بەشیان مڵک و ماڵیان لە هەرێمی کوردستان کڕیوە. لە هەولێر زۆربەی ئەو هاوڵاتی عەرەبانەی کە قسەیان بۆ دەکردین دژی ڕێفراندۆم و ڕاگەاندنی دەوڵەتێکی کوردی بوون لە ناو عێراق کە ئەگەر هاتوو لە داهاتوودا دروست بوو. بەشێک لەو ئاوار عەرەبانەی کە ئێستا لە هەولێر دەژین کاتێک ناوچە و ماڵەکانیان کەوتنە ژێردەستی چەکدارانی داعش، هێزەکانی پێشمەرگە ناوچەکانیان بۆ ڕزگارکردن، بەڵام دژی دروستبوونی دەوڵەتێکی کوردین و هەروەها سوپاس و ستایشی حەشدی شعبیان دەکرد. نشكر الحكومة المركزية. ئێمە سوپاسی حکومەتی ناوەند دەکەین، سوپاس بۆ هێزە ئاسایشەکانمان و حەشدی شعبی و هەروەها سوپاس بۆ مەرجەعیەت. ئێمە براین و یەک دەوڵەتین و یەک حکومەت و یەک گەلین. خاوەنی کۆمپانیایەکی کڕین و فرۆشتنی زەوی و خانوو و باڵەخانەکان بەم شێوەیە باسی مامەڵە و بازار و بازرگانی هاوڵاتیانی عەرەب دەکات لە هەولێر. شوقەکی زۆر بە ڕێژەکی بەرچاو مستەسمیری زۆر زەخم هاتە هەولێرێ بە تایبەت شوقەی کڕیا و لۆ ئێستا و لۆ پاشە ڕۆژیش داینایە کە ئیسtismار بۆ شتانە بکەوە زیاتر برا عەرەبەکان ڕوویان لە هۆتێلیش کردیە کە دەزانن جێگەکی سیاحیە هەرێمی کوردستان، هوتێلی یعنی هوتێلی زۆر دەکڕن بە ئیجار دەدەنیان بە خۆیان ئیدارەی ئەو هۆتێلانە دەکەن. سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان دەڵێت سەرەتای هاتنی داعش نزیکەی 1,012,000 ئاوارەی ناوخۆی عێراق هاتنە هەرێمی کوردستان. دەستپێکردنی هاتنی داعش بۆ ناو عێراق و بە تایبەتی لە پارێزگای ئەمبارەوە کە دەستی پێکرد ژمارەی ئەو ئاوارانە کە گەیشتبوون بۆ هەرێمی کوردستان تاوەکو ناوەڕاستی ساڵی 2015 نزیکەی 1,012,000 نەفەر بوو. طبیعی لەو 1,012,000 کەسە نزیکەی 400,000یان کوردی ئێزیدی بوو. لە هەولێرەوە ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا. و سەرۆکی هەرێما کوردستان عێراقی مەسعود بارزانی لە سەردانە ئەوروپایە بمەبەستا دەستئینانە پشتەوانی ji بۆ ڕیفراندۆما پێشنیازکری لە 25 مەهانە ئێلونێ گەرۆ بارزانی دێ بکارە بگەها وێ ئارمانجێ divî demê Kurd yê mayîda ji bo referandumê em bihêvîne bersif li cem Dr. Cebar Qadir be şarezayê siyasetên Kurdistanê û Rojhilata Navî niha rastaxwe bi Skypê ji Belçîka digel me ye. Dr. Cebar pisyara me ruhn û eşkere ye li benda bersiva te ne. بله سلاف از باورم يعني فر زحمته كو دولتين اوروبا دميكي وسا كندا جبو برسيكا آلوز و دوزيكا يعني 200 سالي بكارن برياري كي وسا بدن او برياري خودانا برياري وان او كو لجفينا وزارتين دربي وزيرين دربي يكتيا اوروبا قوتن كو يعني دخوازين عراق وەکی نوکە بمێنێ و ئەو پرۆبلێمێن دنابەرێ هەرێما کوردستان و بەغدایە هەیە ئەو هەوڵ بدەن بە دیالۆگێ ئەو پرۆبلێم چارەسەر بکەنش بەرێیەکی نەباوەڕم کەسێکی دبەندە هەلوێستێکی جودایە لە یەکێتی ئەوروپا بەگشتی یان دەولەتێن ئەوروپا بتایبەتی یعنی دەولەت ئەو ڕاستە ئەو کەسێک نابێژێ ئەم دژی ڕیفراندۆمین چونکە ئەو پرەنسیپێکی دیموکراتیە دوان وڵاتاندا هەر ڕۆژێ جێبەجێ دەکرێت تەطبیق دەکرێت بۆ پرسێن پڕ بچووک یعنی وەختە دەخوازن جادەیەکی شەقامێکی چێ بکە ڕیفراندۆم دەکەن تێدەگەم مەسەلەکە پترا ینی بگریدای وان دەڤەرایان وان جیهایە و دەبێن ڕیفراندۆمی بکە لی ئەم پرسیارانێ دیکەن خەڵی دکارە پشتەوانی لێ بکات لێ تایبەت ئۆروپیان نکاربێژن ئەم لەگەلن لێ مەبەست ئەوە ئۆروپی وێ پشتەوانی لێ بکەن یاننا ئەڤیەکی دوێ دکتۆر جەبار تەگوهی خۆدایە گوتارە سەرۆکیە یەکەم لە ji بۆ ئۆروپیان لەسەر مەسەلا ڕیفراندۆمی تە چاوە یان گەشتناتە چی بوو ji بووێ
يعني از باورم او کسین کو آماده بون مثلا نل پارلمان اروپا مثلا همی اندام لور آماده بن و گوتاره کی وسابت پیشکش کردن و یدمی رنگی کی دیدی بو يعني از باورم او يعني سردان آماده کاری کی باش نهات بو چکرن و از نباورم کو کاری به انجام مزن بدست بینه ليكيتي أوروبا أو دبيجن أم خوازين هون هج زوا بروجيان يكيتي أوروبا وأمريكا لعراق وسوريا معنا أو ريفراندوم دكاري ببيت صدمة بروبليم تشكرنا جبو أو بروسي شر لهمبري داعش. بله جبر وی که چاوروانی پشتگیری کی مزن ناکن نابجن دجی رفراندوم لی پشت رفراندوم انجام وی او جوید ترسی وان او کو وقت کردستان مثلا سربخوی رابگینه و روشک آلوز چه به و دمه فوکس لسر داعش رابه و بچه سر مثلا آلوزی دنابرا بجن هرم کردستان. دكتور قالك كاس دبيجن مثلا نافخوا والوزين نافخوين هريمه كردستاني استنقل لبيش مثلا الريفراندومي هل بتن اكيد دبيجن نخير بلكي هلوستي ولاتن دوروبر او استنقا لبيش ريفراندوم هريمه كردستاني تشد بيجي از باورم هر دو جي استنقن لي استنقي هرمزن هندوريه لنيو خويا يعني وقتك قوتني كي بر او هي دبيجي سیاست درو رنگ بدن سیاست هندوریه یا روشا هندوریه وقتی ملتک لهندوری ولات یک دنگ به یک هلویز به او دکاره یک اراده به و دمه دکاره لهمبری دنیا داخوازی خواب که و داخوازی و دنگی وی پر بلند به و هر کسی که اندامی وی کلی وی ملتی بپرسد و دمه یک دیتنه او جی لهمبری سربخوی یک دیتنه لجورا يعني آماده كاريان وبريارا لسر دما ريفراندوم جدا هي لنا بارتيان سياسيين كردستان. باش دكتور جبار بدي بكرتي ديك العراقي بارزاني بكاري بقهر ركفتنا كريستال في مسألة. أجنا بارم نا عراق نا سوريا نا إيران نا تركيا حياة 50 سال ديجي ممكنة تيدا صلاتك دوان ولاتان پیدا نبن برنجك آشتي وبديالوج يعني لقال سربخوي كردستان او سپاس دكتور تكا دمي منما دجي الريفراندوم دكتور جبار قادر شارزاي برسين سياسة كردستاني ورشلات ناوين بسكايب دقال دنجي امريكا بسپاس هەر لە ئێستاوە نیگەرانی سەریەڵداوە لە هەرێمی کوردستانی عێراقدا سەبارەت بە قۆناغی پاش ڕیفراندۆم. وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم جۆرە نیگەرانیانە کاریگەریەکی نەرێنیشی هەیە بەسەر بازاڕەوە. تقریبا مانگە بەلەیسە مشتری نەبوو 250 دینار و ئیساکیە تقریبا ئەوە 12 ڕۆژەکە خەڵک ئەترسیە ترسی پیا کردە و خەڵک زۆر تێت خۆم گەنم داهاتە خەڵک لە ترساچێ لە ماڵادایانە ژێ وەڵاگرانی ئەڵەسی دروستبوونی مەترسی لە نێو خەڵکدا لە کاتێکدایە هیچ کام لە وڵاتانی ئیقلیمی و بەغداش هیچ هەنگاوێکیان لە دژی هەرێم نەگرتووەتە بەر بەڵام لە ڕابردوودا خەڵکی کوردستان لەسەر دەستی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق نەهامەتی زۆریان دیوە و تووشی گرانی و ماڵوێرانی و دەربەدەری بوون هەر بۆیە بەهۆی هەنگاوە سیاسیەکانی هەرێمەوە ترسیان لە دووبارە بوونەوەی نەهامەتیەکان هەیە زروفەکە وایە خەڵکە دوام شەڕی داعش و ئەم ڕفراندۆم و شەڕی عێراق شیعە و سنی و کورد و هەنە شتێ ناو خەڵکە پیا بووە خەڵک نەخێترسێت چکە ساڵانێکی 91 لەبیر پێ شیوە سەرات کارە ساتی خەڵکنانە و بیخوا فەردیارگەیە 1000 دینار سکوتێ و کاتانە سەرباری مەترسیەکانی خەڵک و ناڕەزایەتی بەغدا و وڵاتانی ئیقلیمی سەرۆکایەتی هەرێم و زۆربەی حیزبەکان سوورن لەسەر ئەنجامدانی گشتپرسی لە وادەی دیاریکراودا بەڵام هەڵوێستی بەغدا و وڵاتانی ئیقلیمی تا ئێستا تەنها ناڕەزایەتی دەربڕینە و ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەرێم و وڵاتان نەبچڕاوە ئەگەر بێت و سەرکردایەتی سیاسی کورد هەنگاونانەکان بە ئاراستەی ریفراندۆم و سەربەخۆیی و ئەو پرسەچارن و سازانە بەبێ بەرنامە بەبێ ڕەزامەندی و دروستکردنی زمینێکی ناوخۆی و دەرەکی هەنگاوی بۆ بنێ ئەتوانە بڵێم ترسێکە لە جێگەی خۆیەتی حەقوایە خەڵک حسابی بۆ بکات بە وتەی خەڵکی هۆکاری کڕینی دانەوێڵە و عەمبارکردنی گەنم بۆ ئەوەیە
کە هەرێم خاوەنی ژێرخانی ئابووری تۆکمە نییە بۆیە خۆیان دەیانەوێت لە کاتی ڕوودانی هەر پێشهاتێکی سیاسیدا بەرگەی تەحەدیات و فشارەکان بگرن. بەڕاستی ئەمە حکوومەتەکەمان هیچ شتێکی نەکرێت بۆ خەڵک، یعنی حکوومەت دەڵێ ڕیفراندۆم و دەوڵەت و کەچی هیچ بنەمایەکی ئابووری دانا بۆ وڵاتە. کاتێ ڕیفراندۆم و دەوڵەتی ئەعلانەکەی نایە بنیەکی اقتصادی بتەوت بێت تونت بێ بتوانی بەر سێ چوار مانگی حساری ئەم دوو دەوڵەتەی کە ئێمە خەڵک ئەزانێ ئێران و تورک و عێراق هەمووی دژمنی کوردە. بەرزبوونەوەی نرخی دانەوێڵە لە بازاڕەکاندا لە کاتێکدایە پێشتر جوتیاران بەرهەمەکانیان دەفرۆشتە بەغدا و دانەوێڵە کڕیاری کەم بوو لە ناوخۆی هەرێمی کوردستاندا، بەڵام لە ئێستادا دانەوێڵە بە ئاسانی لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. شەڕێ ڕزگارکردنا ڕەقا پایتەختی دەوڵەتە ئیسلامی داعش هەر گەرمە و هێزین سووریا دموکرات دناف تاخین باژاردا عێریشی میلیتانا دکن. پەیامنەری دەنگی ئەمریکاژی محمود باڵی دیگەلوان هێزان چووە بەرۆکین شەڕ. پشتی ڕزگارکردنا تاخا پێشەسازیە گۆلەڕۆژهەڵاتی باژارê Reqayê dikeve, şervanên hêza Sûriya Demokratîk derbasî bajarê kevin gôlrûjavayî Sûra Reqayê bûn. Li gorî şervanan goçekdarên Daişê Sûr ji xwe re wekî xeta beravaniyê danîbûn li baskê rojhilatî bajêr û piştî êrişên tund karîbûn berevaniya Daişê bişkeynin û beşek ji Sûriyê kontrol bikin. û niha şervanên Hesedê ji sê aliyan ve êriş dikin got Sûra dîrokî hemî bixin bin kontrola xwe. Ana em ketine milê Sûriye Mersîna derbas kiriye 800 metrî em ke 750 metrî 800 metrî nêzî 800 metrî em ketine hindirê Sûrê qel'a Harûn Reşîd tê divir de heye qel'a Harûn Reşîd jî dest me de heye rewşana giştî baş e êriş dikin ama êrişê wan dişkê roj bi roj êriş dikin. Çekdarên Daişê ji bo sekinandina pêşveçûnên şervanan erebeyên bombekirî û êrişên xwekujî bikartînin. Her wiha sekvanên Daişê li hemî deverên bilind xwebicih kirine û ew jî dihêle got liv û tevgera şervanan di nava kolanan da lawaz bibe û di vî warî da şervan dibêjin got firokên koalîsyonê gelek bibandorin. Dijmin berxwedaniya wan hebû, satir hebû, xendekê bin erd dixwest li dûme bizîvirin, rengê tîm şer dikirin, ji bo nikan bela wan naskin keşifeyê tare heye, ne nikan berxwebidin êdî wek rengekî tîm 4 kes 5 kes 6 kes ne dixwet pişta me derkevin gilme bizîvirin êdî bon çêne dibû me ji dijminê xwe fêm dikir. Gelek terz karanî erebê teqemenî mayinê ser herekeyên bi dîwar venin hereke me yek ber here ereba kere diteqe erebeyê insanê rextê teqemenî li wan nava sivîl hatîn. Bi derbasbûna Sûra Reqayê dîrokî û kontrolkirina bajarê kevin tenê taxên Mansûr û mirûr li pêşiya şervanên Hesedê dimînin da got baskê rojava û rojhilat bi hevdûgên û roj bi roj devera dibin kontrola Daişê da li Reqayê teng dibe. Mahmud Balî dengê Amerîka, bajarê Reqa. Qomandareka yekên parastina jinan li Reqayê Engîzik Xelîl dibêje dengê Amerîka ka çima rizgarkirina Reqa gelkî giring e. Ana wekû hest mirov wisa dikarê bi nav bike. Ana ketina Reqayê me got giringiya wê ji bo jinê pir cuda ye. Yek jin li wê derê hate xistin ê dudwa ê herî giring jî mirov wisa dikarê bi nav bike. Jinên êzîdî ku di Şengalê da esîr hatin girtin bûne aletekî firotinê di hindir Reqayê da. Yani heya anha jî tabî jinên êzîdî têne rizgarkirin di hindir Reqayê da ê ku digihîjin destê me ê ku birêkên cuda em ji firotinê wan diparêzin û ji xistina wan diparêzin bi rengekî ewle em wan dikişînin û teslîmê malbatê wan dikin. Hesta wê pir cuda ye, hesta intîqamê mirov dikarê bi nav bike ne tenê ji bûna jina Kurd ne tenê ji bo jina êzîdî ji bo jinên cîhanê mirov wayê dikarê bi nav bike ji ber ku jin li kê derê dibe bila bibe meğrûzî koletî ye ew jina her tim dibin destê ye ew jina her tim bi rêkên iqtîsab û firotin û şêwayên cuda em bêjin tê ew kirin kî temsîla wê di xeta herî pêş de Daişe û em jî wekû jinên Kurd wekû jinên Ereb wekû jinên Sûriyan ê ku di nav refên YPG de cî digirin em dixwazin bi hêza xwe bidin nîşandan kî jin ji wê mestir e û jin dikarê li her cî û bi her awayî xebata azadiyê bike.
هفه وینا مطلوب چفر اگلودیگال خانم انگزیگ خلیل دمال پرو میدیا جواکیا دنگی امریکا داتی دیدن و بهستن. دەمڕاستێکی پۆلیسی ئیسرائیل دەڵێت ژمارە چەکدار ئەمڕۆهینی تەقیان لە هێزێکی پۆلیس کردووە لە بەشە کۆنەکەی شاری ئۆرشەلیم و 2 کەس کوژراون و ژمارەیەکی تریش بریندارن. مایکل ڕۆزنبێڵ دەڵێت هێرشبەرەکان هەوڵیان داوە بە چەقۆ لە خەڵکی تریش بدەن بەر لەوەی ڕابکەنە شوێنێکی پیرۆزی ئاینی بۆ موسڵمانەکان و بۆ جوولەکەش. دەشڵێت تەقە لە هەرسێ تێرۆریستەکە کراوە و کوژراون و دەمڕاستی پۆلیس ئاماژەشی بەوە کردووە بەهۆی ئەو هێرشەوە نوێژی ئەمڕۆی هەینی لە ئۆرشەلیم نەکراوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان هەفت سەرۆکی هەدەپی سەلاحەدین دەمیرتاش وەکە تیرۆریست دایە ناسکردن. بەڕەوانکاری دەمیرتاش وێ هەفبەرکردنی ڕەت دکە پامێرا دەنگی ئەمریکا لە دیاربەکر ئامەدێ خەلجان فارقین دیگەل وی ئاخفتیە. هەرسەرۆکە HDP سەر گوتنا ئەردۆغان نامەیەکشی شاند و گوت بلاگەل قەرار بدە کی تەرۆریستە. ئەوقات ئەمین ئاکتار داخویەکردن ئەو ئیدایە سەرۆک کۆمار کۆئانیە زمان حتا نەها دەرنەکەتیە پێشیە دەمیرتاش. ئەمین ئاکتار گوت تشتێک و سەرۆک کۆمار دەبێشە بنگەها وێ تونەیە. دەرەکە دەمیرتاشتا بوێ ئەوکە بێ ئیدایە ئەو ئیدایە بۆ سەرۆک کۆمارانیە زمان بێ ئیدایە حتا ئیرۆناتی زمان. تەنێ بێ هاتێوت گوتیەکی تە بانک کردێژ بوو کۆمانێ تەگوتیەکی گەل بەردەرکەوە سەر کۆڵانە پشتی سەر وێ بانگێ ئەو بویارچێ بوون یعنی گەل زەرەرێدایە کەسێدن تشتێکی نەکە. ئەبوقاتێ دەمیرتاش مەحمەد ئەمین ئاختار ئانی زمان کو باندۆرا سەرۆک کۆمار لەسەر دارازە هەیە. دەما کو ئەوسا بێژێت تو دادگەهێک نکارە دژی گوتناوی بریاری بدە. هەروسا داخویەکردن کو ئەو باوەڕ ناکە بریارێک بە عەدالەت ji dozên دەمیرتاش دەرکەون. کەسێکی گرینگیاوی لەسەر دارازێ هەبە. و کاربکی باندورا خوب دستر دارازی گوگاوا وی پیبی لهمبر بیش مدیا گوانی زمان و راگشتی گوفه حسیا چه دادگاه هکی لهمبر ویا لدیجی وی نرینه نکارک بریار کی بکره جبرو وی کی جی ادی اوکا چه واتیا دار اوکی نامه دارزنده نامه کاوا گو واتیا دارزنده نمینه وره محاکمه کردن چه واتیا نما و شاید پیشین تا حکم کی دایه تجازا لیبریه و شاید لیبریه ابیاجی اوکی کی نکار نمیشم ویا به حقیه به عدالتیه و اوکیتنه یعنی ویا دیجی تمام پرگالا دا بیا دیجی حقیه برای کیجی ایرو تشکی گمره بیجتنه yani girtinavi o da jiro peva go dozelle ve bune wara darzandın devedan bejim ki biryare ki adaleti wara girtini espedmena baver. Mehmet Emin Aktar destnişan kir ku bigirtina parlamenterên Kurd dewletê proseyek nû li dijî Kurdan vekiriye û ji rêya şîdetê pêştir hemî reyan pêşê Kurdan girtiye. Hacîcan Farqîn, Dengê Amerîka, Amed. نێوەندی ئابووری و سیاسی و لێکۆڵینەوەی کۆمەڵایەتی کە بە سیتان ئەسراوە و بنکەی لە واشنتنە دانیشتێکی تایبەتی کرد بۆ باسکردنی کودەتا سەرنەگرتووەکەی ساڵی ڕابردووی تورکیا پاش ئەو هەوڵە وەکزانراوە دەیان هەزار کەس لە تورکیا لە کارەکانیان دەرکران یان دوورخرانەوە و بە هەزاران کەسیش دەستگیر کراون. پازدە ترمê salvegera darbeya leşkeriya Tirkiye û ji ber bîranîna vê rojê Tirkiye hewl dide ku çendîn çalakiya pêk bîne. Di darbeya leşkerî de nêzî 250 hemelatiyên Tirkiye jiyana xwe dest dayibûn û Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan serdana gora qurbaniyan kir û axaftinek pêkanî. Silahlı kuvvetlerimizi ele geçirmeye çalışmışlardı. Wan hewlda ku hêza leşkeriya Tirkiye bêxin jêr kontrola xwe. Wan çeteyan li basê leşkerên me li xwe kirin. Di heman demê de di nava polîsê me de jî hebûn, di nava dadgerî û di nava wezaretên me jî de hebûn. Wan ev encam di xebatên 40 salan da bi dest xistine. Duhî beşekî çapemeniyê ji min pirs kir ku gelo rewşa awarte kengî dê bidawî bibe. Min got dema ev gev bidawî bibe, rewşa awarte jî dê bidawî bibe. Piştî darbeya leşkerî hêzên ewlekariya Tirkiye dest bi operasyonên berfireh kirin û di encamê de bi hezaran kes hatin binçav kirin û bi hezaran kes ji karê xwe hatin dûrxistin. Her wiha navenda vekulînên siyasî û aborî seta ji li Washingtonê ji ber bîranîna darbeya leşkerî konferansek pêkanî. Ji Partiya AKP parlamenter Revza Kavakçıkan ji bejdarê vê konferansê bû û axaftinek pêkanî. û wê balkêşan li ser rêxistina Fethullah Gülen.
نها اف گروپا ها وک گروپک باش خویا دکه زانکویا آوا دکن و به تواهی جیهان دبستان وان هنه مروف جبو وان کار دکن و انگلیزی وان باشه زمانان دزانن او گلک باش نشان ددن لدما فرمان دستینن دست بکارن ناسایی دکن اف نه هولدان دموکراسی نه اف هولدان ویکیه که هزه تخن دبن کنترل خدا پارلمانتری بری جهپی آیکان اردمیرجه ده کنفرانس ده آماده بو او گهدار آخافتنان کرد او ده بیجه پیشیا داربه جه پرزگرک دناف ترکیه ده هبو او اف پرزگرک هم بردوامه 15 تemmuz بری دربه لشکری زور دستی لسر آزادی دربرینی و چاپمنی هبو لپشتی و بزوره ام درباسی قناغ که نو بون دموکراتی جهول رابو هفی گلکتنه یک گوپی واجوه که دموکراتیک نو دست پی بکن داربه لشکری قناغ گلک نو ده سیاست و دیروک ترکیه ده وکر ولی خویا دکه کو ددم گلک درجده یه باندور خال سرانسر ترکیه بدومینه آرا ماجار دنگ امریکا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کردنەوەی ڕێستۆران کارێکی سانان نییە وە سەختی خۆی هەن هەر چۆنێک بێ ژنێکی کورد لە شارێکی بچووکی ستانی ڤرجینیا ڕێستۆرانتێکی کردوێتەوە ڕێستۆرانتی کانی لە شاری هارسنبۆرگ بە سەرکەوت و ناودێر دەکرێت تابلۆی چێشخانەیەک لە شاری هارسنبەرگی ویلایەتی ڤێرجینیا سەرنجڕاکێشە کانی بزنسی ژنا کوردێک لە وڵاتێکدا سەر ڕای تەنگ و چەڵەمەکان کانی توانیوێتی جێگای خۆی بکاتەوە زۆریش زەحمەتم بینیوە من هەتا ساڵ و نیوێکی ڕێک هەشتی بەیانی هاتووم هەشتیوارە ڕۆشتومەتەوە تەبان زەحمەتی زۆری هەبووە لەوانە لە ئەوڵی شۆ پارەم پێیان نەکرد بێ بەڵام ئەگرتۆ دەستدا هەر ئیشێک ئەبێت زۆر بەهێزبی بۆی هەگینا قەت سەرکەوتن بەدەست ناهێنی زۆر خانمی کورد لە ماڵەوە دەزڕەنگیرن ئەو خواردن و شیرینیانەی لەم چێشخانەیە هەیە هەمووی ئەوانەیە ژنانی کورد لە ماڵەوە بۆ ماڵ و منداڵی دروست دەکەن بەڵام هاتنە دەرەوەی تام و لەزەتی خواردنەکان و دەزڕەنگینی خادمەکان بۆ بازار شتێکی ترە زۆر کەس هەیە لێرە زۆر لە من توانای باشتری هەیە بۆ شیرینی دروستکردن هەنی زۆرە مەتوانم ناوەکانیان بێنم کە زۆر ئەگەر بزنزێکدانە لە من باشترن بەڵام دروستکردنی بزنس و بتوانی تەحملیت هەبێ ئەوە چێ ئەتوانێ ئەوە بکە لە ئەمریکا کردنەوەی چێشخانە جگەلەوەی بزنسێکە ڕۆڵێکی دیکەش دەگێڕێت ناساندنی کولتوری نەتەوەیە چونکە هەموو خواردنێک پرسیار دروست دەکات یەکێ لە شتە باشەکانی کە لێرە بزنسە دەبێ ئەناسرێیت من ئێستا چمە زۆربەی شوێنەکان خەڵکە زانێکانی کێیە ئەوە شتێکی خۆشە بۆ من لەو ماوەی پێشوا لەگەڵ قایمقامی هەرسنبۆرگا بووین بە برادەریەتە ئێرە نانەخوا بێکەوە چینە دەرەوە یعنی ئەوانەش خۆشە من دەتوانم کورد بۆ بناسێنم لە تاراوگا بەردەوام مرۆڤەکان بە دوای ئەو خواردن و شتانەوەن کە لە نیشتیمان هەیان بووە نانی تەندور لەم چێشخانەیە بە کوردەکانەوە زۆر نەتەوەی تریشی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە پێشبەستنی بزنەکەم مشتەرەکانم نانەکەمەکەوێتە سەر ئەو خەڵکی شەرق لە ئەوسەد کە بڵین ئەوانێت تەبان هەر نانی کوردیە خۆن وەلەو مشتری پاکستانیمان هەیە بۆ نانەکە هەندیمان هەیە زائیدن ڕووسی چونکە ئەوانیش نەوعێک لەو نانە هەیە لە وڵاتی خۆیان و تەنوریان هەیە دووەمینیشی بەڵام بە دەرەجەیەک من کە لێرە پارەپەیاکە مشتەرەکانم ئەمریکین کە بۆ خواردنێنە ئێرە ئامادەکردنی خواردنەکان لەم چێشخانەیە گەرم و تازەیە ڕەنگە لە وڵاتێکدا کە خواردنی ئامادەکرا و دنیای داژی کردووە فرسەت بێت خواردنێ جێگەی خۆی بکاتەوە کە بۆ نوبەرامی لەوانی دی ناچێت یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا و سەرۆکی بەرەیی ئەمریکا جیمی کارتە دەکەفتە نەخۆشخانی لە دەمێکی کوی کار دەکرد دە ئاواکردنا خانیەکیدا ji بۆ ڕێخستیا مرۆڤانیە بناوێ هەبەتایت کو ئالیکاریە خەڵکێ دکن یە بەدرامەت سەرۆکی 92 ساڵی و کابانیاخۆ لەور بوون و ئەو دەبێژە ئەوێ تەندروستیاوی باشە وێ لە خەستەخانەی دەرکەوە ئەفسی ساڵن ئەو کاریش بۆ vê ڕێخستانیا مرۆڤانی دکن ئەو سەرۆکی بەرێ بوو تا کورد کۆنەکشنێکی نوێ هەر شاد و سەرفراز بێت خدا حافظ